ناوی خی بەخشندە و میهرەبان بینەرانی بە ڕێز خۆشەوی سڵاوی خی گەورەتان لێبێ. خۆشەویستان، دەستگای بەخشینی خێرخوازی ئەمڕۆ یەکێک لەو کار و چالاکیانەی کە ئەنجامی داوە نووسینگەی بەخشینی خێرخوازی لە شارۆچکەی عەربەت هەستاوە بە کردنەوەی خولێک بۆ فێربوونی درومان بۆ کۆمەڵێ خوشکی بێ هاوسەر و کۆمەڵە خوشکێک کە سەرپەرشتی منداڵانی بێباوک دەکەن. خۆشەویستان، مەبەست لە ئەم خولانەی کە دەکرێتەوە بۆ خوشکانی بێ هاوسەر و خوشکانی سەرپەرشتیاری منداڵانی بێ ناز و بێباوک بۆ ئەوەیە کە ئەم پیشەی درومانێ بێتە مایەی پەیداکردنی بژێویەک بۆ منداڵەکانە. لەم راپۆرتەدا ببینین کە خوشکانی سەنگین و بەڕێزمان چەند دڵخۆش و چەند سەربەرزن بەوەی کە بەشدار بوون لەم خولە. بسم الله الرحمن الرحیم. پێشەکی دەستخۆشیتان لێەکەم بە خێراتنتانەکەم بۆ ئەم بەرنامەیە. زۆر سپاستانەکەم بۆ ئامادەبوونتان. بەرنامەی بەخشین ڕێکخراوی عەربەت. من دەستخۆشیان لێەکەم بۆ ئەم پرۆژە خێرخوازیە کردویانەتۆ. زۆر دەستخۆشیش لەو کەسانێکم کە هاوکار بوون و کە ئەم خێرخوازیان بەردەوام کردو و بەردەوام بن ئینشەڵڵا و خی گەورە لە دنیا و لە قیامەتدا پاداشتیان باتۆ. یعنی هەنێشت هەبووە من نەمزانیوە لەخوا بە زیابێت لە ڕێی مامۆستا ڕابیعاوە دەستخۆشی لێیەکەم و زۆر سپاسی هەڵوێستیەکەم خی گەورە بخاتە بە جەزای قیامەتی ئینشەڵڵا کە هاوکارمان بۆ زۆر عەزێتی پێوە کێشاوین و هەنێشت هەبووە سوودمان لێ بینی و پێویستی کردووە کە هاوکارمان بێت و سوودی لێ ببینین. دەستخۆشیتان لێیەکەم و خی گەورە پاداشتی ئەو کەسانش باتەوە کە لەم پرۆژە خێرخوازیە بەشدار بوون و ئینشەڵڵا زیاتریش پەرەی پێ بدەن و داوا لەو سەرمایەدارانەکەم، داوا لەو کاسبکارانەکەم کە دەوڵەمەندن هەر بە زەکاتەکانی خۆشیان بێ هاوکاری بەرنامەی بەخشین بکەن بۆ ئەوەی کە ئەگەر ئەو سەرمایەدارانە هاوکاری بەرنامەی دوو بەرنامەی ئاوا بکەن بەخوا فەقیر نامێنێ. هیچ کەسێک نامێنێ بەو شێوازەکە پێویستی بە نەخۆشی هەبێت، پێویستی بە ئەوە ببێت کە ببێت بە دەروازەکەرێک و بڕات هین بکات، داوای خێر لە کەس بکاتەوە بۆ نەخۆشیەکی، بۆ ژیانێکی خۆی، بۆ پێداویستێکی خۆی. من داوا لەو خێرخوازانەکەم و داوا لەو دەوڵەمانەکەم کە بەشی زەکاتەکانی خۆشیان بێت هاوکاری بەرنامەی بەخشین بکەن و یعنی بۆی درێژە بدەن بن بەرنامە خێرخوازیە. بەرنامەی بەخشینەکەم کە ساڵ بەم خولە بۆ ئێمە کردوێتەوانەیە. خی گەورە بیکاتێت تووشی قیامەتتان ئینشاءڵڵا سەربەرزی دنیا و قیامەت بن. خولەکەمان 12 ڕۆژی خەیاندووە، ڕۆژانە سەعات 2 هاتوین بۆ 3:30 بڵێن جلی کوردی مان بڕیەوە. ڕۆژێ بڕینمان کردووە، ڕۆژی دوایتریش دوورینمان کردووە بە مەکینە کە لێرە حازر بووە ڕۆژانە. ئەلحەمدولیلا فێر بووم لەخوای گەورە بە زیابەیە، ئەتوانم مەکسی بدورم ببڕم، ئەتوانم جلی کوردی ئەلحەمدولیلا باشی. من سوپاسی کۆمەڵی ئیسلامیەکەم لە عەربەت، ناوچەی عەربەت دەستخۆشییان لێەکەم، خێریان بنووسی، خی گەورە بکات تووشی قیامەتیان. ئەمڕۆ 12 ڕۆژێک کە ئێمە هاتووی ماندووبوونێکمان بووە، ڕاستە مامۆستاکەشمان ماندوو کردووە. ئەم مەکسیانی کە لە دو ماوەن کە دووریمانن، ئەم کەوا و هێلک و بڵین خۆماشانەکە هەمووی بڕیوانە دووریمان حازرە، هەمووی بەرهەمی دەستی خۆمانن. ئەلحەمدولیلانی ڕەفیقەکانی منی خوشکەکانمە لێرە هەمووان پێکەوە هاوکار بووین، بەرهەمی دەستی خۆمانە. سپاس بۆ خوا گەورە.
بەناوی خۆی گەورە و میهرەبان بە خێراتنی کەناڵی پەیامەکەم زۆر بە خێراتنیانەکەم و دەستخۆشیان لێەکەم بۆ ئەم هەلەی بۆ ئێمەیان ڕەخسان زۆر سوپاسیانەکەم زۆر سوپاسی ئەو خێرخوازەشەکەم کە ئەم هاوکاری ئێمەی کرد بۆ ئەم ژنە فەقیرانە کە هەموو مناڵمان هەیە و خێزانمان بەسەر توانین ئیشەڵا بژێوی ژیانی مناڵەکانمانی پێ بەڕێوە بەرین و زۆر سوپاسی دادڕابعاکەم زۆری لاک بۆ لەگەڵمان ناوی کاک مەریوان و یخوای گەورە پاداشتی هەموو لایەک باتەوە زۆر دەستخۆشیتان لێ ئەەکەم. نەوەڵا هیچم نەزانیوە بەزەم زانیانی درومامەتینەکەم هیچ بڕینیەکەم نەزانی وسە تۆزە فێر بووم کچەکەشم لەگەڵ خۆمە نابووی سە کچەکەم لە مەکتەبە کچەکەشم فێر بووە و خۆشم هەر باشە کەمێک فێرم بە کچەکەم زیاتر ئیتر پەنا بەخوای گەورە گەرمەتینەکان ببێت لە ماڵەوە هەوە بین زیاتریش شت فێر ببین. دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم لە ئەنجومەنی عاربەت زۆر دەستخۆشی لە کاک مەریوان لە مامۆستا ڕابعاکە ئیلاک بۆ لەگەڵمان ئەم خولایان بۆ ئێمە کردەوە 12 ڕۆژ ئێمە لەم خولایە بەردەوام بین هەموو ڕۆژێ لە کاتژمێر 2 بۆ 3:30 بەردەوام بین لەم خولە شکر لەخوا بەزیاد الحەمدولیلا شت فێر بین هەم خۆم هەم کچەکەم زۆر سوپاسیانەکەم یاخوا نمونەیان زۆر بێت زۆر دەستخۆشیان لێەکەم. دەستخۆشی لە ئەو خوشک و براوە ڕێزانە ئەکەم کەم خولیان بۆ ئێمە کردەوە فێری چەند شتێک بووین دەستیان خۆش بێ و سەرکەوتوو بن ئیشەڵا زۆر مەمنونیانم ئیشەڵا سەرکەوتوو بن ئیشەڵا زۆر سپاسیانەکەم سەرکەوتوو بن یاخوا بێەوەی بن دەستخۆشی لە نووسینگەی عەربەت لەم بەرنامە سەرکەوتووە ئیشەڵا سەرکەوتوو بن ئیشەڵا دەستیان خۆش بێ یاخوا زۆر مەمنونیان هەین. بسم الله الرحمن الرحیم. پێشەکی دەستخۆشی لە ئێوەکەم لە بەرنامەکەتان دەستخۆشی لە حاجی مەریوان و دادە ڕابعاکەم خی گەورە پاداش تاماتەوە نمونەیان هەر زۆر بێهی هەمووتان ئیشەڵڵا خی گەورە چۆن ئێوە هاوکاری ئێمەکەن خی گەورە هاوکاری ئێوە بکە خی گەورە ئیشەڵڵا بەرەکەت خاتە ڕزق و تەمەنیشتان خی گەورە بێوەیتان کە و سەربەرزی دنیا و قیامەتتان کە ئێوە هاوکاری ئێمەکەن و چاوتان لە ماڵم ناڵ ئێمەی خی گەورە هاوکاریتان کا و خی گەورە نمونەتان هەر زۆر کە ئیشەڵڵا دەستخۆشی لە دادە ڕابعاکەینی خی گەورە لەشی ساڕکە و خی گەورە پاداشتی باتەوە و 12 ڕۆژ ئێمە لێرە ئیشمان کرد لە سعات بڵێن 2 هاتین بۆ جای بوو خە 4 ڕۆشتینەوە خی گەورە پاداشتی دادە ڕابعا باتەوە زۆرمانوو بووە وەڵای من خۆم هیچم نازانێ سپاس بۆ خی گەورە لێرە فێریشت دوورین بووم فێریشت بڕین بووم زۆر باشم لەخوا بەزیەوە وەڵا عەزیبی جامن دووری و مەکسیکشم دووریوە بەس بڵێن هی بچووکی گەورەنا کراسێکی کوردیشم دووری وەڵی کەوام نەدووری بەس فێری کراسی کوردی و عەزیبی جامە و مەکسی سپاس بۆ خی گەورە وەڵا لێرە فێر بوومەینا نەمەزانی لەشی دادە ڕابعا ساغ بێ خی گەورە پاداشتی کاک مەریوانیش باتەوە خی گەورە نمونەتان هەر زۆر کە هی ئێوەش و ئەوانش لەشتان ساغ بێ بێەوەی بنیاخوا. خی گەورە دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم بۆکردنەوەی خولی درومانی لە شارۆچکەکەمان شارۆچکەی عاربەت ئێمەش وەکو ئەنجومەنی خوشکانی عاربەت هەستاین بە دابینکردنی مامۆستا بۆ ئەم خولە و ئەم ناونووسینی ئەم خوشکانە دابینکردنی شوێن بۆیان و زۆر دەستخۆشی لە ئەنجومەنی عاربەت دەکەین کە لەم شوێنەی بۆ ئێمە ئامادە کردووە و ئەم خوشکانش سوودمەند بوون لەکردنەوەی ئەم خولانە بەڕاستی ئەم خولانە زۆر زەرورە لەم ڕۆژگارەی ئێمەدا بۆ ئەم خوشکانی کە بێ هاوسەرن هەم بژێوی خۆیان هەم بژێوی مناڵەکانیان دابینەکەن و هیوادارم ئینشاڵڵا لەم خولانە زیاتر پەرەی پێ بدرێت چونکە بەڕاستی ئەمە پێداویستی ژیانی ڕۆژانی هەر خوشکێک لەم خوشکانەیە
و زۆر دەستخۆشی لە خوشکی بەڕێزمدا دەڕابعاکەم کە هات بەدەم داواکەمانەوە و زۆر بە دڵسۆزانە ئەم ئەرکەی گرتە ئەستۆی و زۆر دەستخۆشیش لە برای بەڕێزم حاجی مەریوانەکەم کە هاوکارێکی ماندوو نەناز بووە لەم خولەدا و دەستخۆشی لێەکەم دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم کە ئەم مەکینانە کە ئێستا خولەکەیان تیابینیوە ئەم مەکینانیش بە هەدیایە بە هەر یەک لەم خوشکانە کە لەم خولە بەشدار بوون و دەستخۆشییان لێیەکەم بە داواکارم کە ئەم جۆرە خولانە زیاتر ببێ بەردەوامیە بێ بۆی کۆمەڵی خوشکی زۆر کە سوودمەند ببن ببێتە بژێویەکی ژیانی خۆیان و دەستخۆشیتان لێیەکەم و خۆی گەورە پاداشتان باتەوە. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوا گەورە و میێرەبان دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەم کە هەڵساوە بە خولێکی خەیاتی بۆ ئەم مناڵە بێباوکانە زۆر دەستخۆشییان لێ دەکەم و زۆر سپاسیانەکەم هیوادارم نمونەیان هەر زیاد بێ و ئیشەڵا نمونەیان زیاد بکە دەخوای گەورە بە زیابێ ئیشەکەمان زۆر بە جوانی بەڕێوە دەڕوا و زۆر باشیشن خوشکان زۆر دەستخۆشی لە ئەنجومەنی عەربەت دەکەم کۆمەڵی ئیسلامی کە یارمەتی یاوین و زۆر هاوکارمان بووە بە تایبەتی کاگمەریوان زۆر یارمەتی یاوی دەستخۆشی گەرمی لێ دەکەم و بەدەممان و زۆر هاتووە دەستخۆشی لەم خوشکانەش دەکەم ئەلحەمدولیلا زۆر باشن فێری هەموو شتێکم کردوون وەکو مەکسی جلی کوردی کەوا کراس قات و بیجامە لەگەڵ کلۆشێکی خڕ بۆ جلی دەرەوە فێری ئەمانەم کردوون ئەلحەمدولیلا زۆر باشن سەرەتا ڕۆژانە بڕین بوو ڕۆژی دوایین دوورین بوو ڕۆژێ پێم دەبڕین ڕۆژێ پێم دەدورین ئەلحەمدولیلا زۆربیان هەر زۆر باشن هەیان بوو هەر نی دەزانیمە قەسایە بگرێ بە دەستیوە ئێستا ئەلحەمدولیلا هەر زۆر باشە کراسی کوردی کەوا ماکسی لەگەڵ عەزی و بیجامە مەکسی مناڵان جلی دەرۆ ئەو کلۆشە خڕە ئەوەشم فێر کردوون تمە بۆ جلی دەرۆ بەکاری بێنن بە خۆتان هەیان بوو باش بوون فێرە بوون هەیشیان بوو تۆزێ بەلایەن و قۆرز بوو ئەلحەمدولیلا زۆر باشن زۆر دەستخۆشین لە بەخشین دەکەم کە ئەم هەلەی ڕەخسانووە بۆ ئەم خوشکانە کە بۆ مناڵی بێباوکانە زۆر دەستخۆشییان لێ دەکەم هیوادارم هەر نمونەیان زیاتر بێ و هەلی ئاوایان بۆ ڕەخسا بێ زۆر سپاسیانەکەم زۆر سپاسی بەخشین دەکەم بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55 بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای بەخشندە و میرەبان بەخێراتنی لیژنەی بەرنامەی بەخشینەکەین بۆ سنوورەکەمان سنووری نووسنگەی عەربەت ئێمە لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە ئاگادار کراین کە هەستین بەکردنەوەی خولێکی دوورمان لە سنوورەکەمانە بۆ خوشکانی سەرپرشتاری مناڵانی بێباوک لە سنوورەکەمان و ئێمە زۆر سپاسی لقی خوشکانەکەین لێرە کە هەستان بە ناو نووسینکردنی ئەو خوشکانە و کە ژمارەیان 21 خوشک بۆ بەشداریان کردووە لەم خولەیە ئێستا لە خولەکە فێری دوورمان بوون و فێری بڕین و قیاسات بوون و ئەوەش نمونونەکانە کە لە بەرچاوی خۆتانەی بینن شتەکانیان دووریوە و سپاسی ئەنجومەنی عەربەتەکەین کە هەستاوە بە دابینکردنی شوێنەکە بۆمان و سپاسی خێرخوازانەکەین کە هەردەم بەردەوام بوون لە کۆمەکیەکانیان بۆ بەرنامەی خێرخوازی بەخشین و بتوانن کۆمەکیەکانیان زیاتر بەردەوام بێت تا بەخشینیش بەردەوام بێت و سپاسی خوشکە ڕابعاکەین کە هەستا بەسەر پەرشتیکردنی ئەم خولە وتنەوەی وانەکان کەوانەکان ڕۆژانە کاتژمێرێک تا کاتژمێرونیەکی خایاندووە و ماوەکەی 12 ڕۆژ بەردەوام بووە
و لە کۆتاییشا ئێمە وەکو دیارەک بۆ ئەو خوشکە بە ڕێزانەی کە بەشداری ئەم خۆلیان کردو سوپاسیانەکەین کە پابند بوون بە هاتنیان بۆ کاتەکان لە وتنەوەی خولەکەیە و مەکینەکانیشان بە دیارەیە وەکو دیارەک بۆ خۆیان بتوانن دوایی بژێوی خۆیان و مناڵەکانیانی پێدابینکەن ئایندەیەکی گەشت بۆ خۆیان و مناڵەکانیان دابینکەن. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەوەی کە بینیتان شتێک بوو لە خەرواری خزمەتی دەستگای بەخشینی خێرخوازی. خۆشەویستان، ئێمە هەمیشە لە دەستگای بەخشینی خێرخوازی لە خزمەتی ئەو کەسانین کە پێداویستەکانیان بە ئێمە پڕ بێتەوە، لە خزمەتی منداڵانی بێباوکان، لە خزمەتی نەخۆشەکانین کە ئێمە دەنگیان بگەینە ئێوەی خێرخواز و خۆشەویست. خۆشەویستان، هەمیشە ئێمە لە بەرنامەی بەخشین و لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە ئەڵێن ئێوەی بەڕێز و خۆشەویست، ئێوەی خێرخواز و دڵاوە، هەمیشە دوای خوای پەروەردگار پشتیوانی ئەم بەرنامەیە و ئەم دەستگای بەخشینە بوون بۆ ئەوەی کە هەموو پرۆژەکانی سەرکەوتوو دەبێت. لە کۆتاییشدا دەڵێن سوپاسدانەکەین کە تا ئەم کاتە و تا ئێستا دەستان بە بەخشینەوە بووە و بەخشیوتانە. کۆتاشتمان ئەوەیە ئەڵێن ئێوەی خۆشەویست ببەخشن بۆ ئەوەی ئێمەش لە خزمەت دابین و تاکو بەخشین بەردەوام بێت.